با بێئومێد بین. ئایا زەرەری هەیە؟ ئەوە پرسیارە گرنگەکەیە. ئەم کوڕە جوانم لە دوایە لە ئێستش کە ڕەنگە لە خیاڵ تا بێ دکتۆر بێئومێد بین ئیسفادەی چییە؟ یەک، هیچ هەنگاوێ ناچیتە پێشەوە. کەواتە لە هیچ شتێک بێئومێد مەبە، لە کار، لە کاسبی، لە تیجارەت، تەنانەت خوا فێرمان دەکا نابێ بە حەیاتی بێئومێد بین لەخوا. ئەسڵەن لە ڕووی دینەوە جائز نییە بگاتەوەی کە تۆ بڵێ من خوا لێم خۆش نابێت. دیقەتتان داوە کوڕە جوانەکان و ئەو فێرخوازانی کە سەیری بەرنامەکەم دەکەن ئەزانن لە ڕووی دینەوە جائز نییە خۆ کوشتن، خۆ ئینتیحارکردن، ئەزانن خراپە، ئەزانن نابێ بیر لەوە بکەیتەوە بە حیاتی فیشەکێ بەخۆتەوە بنیچکەوە ئەو پەڕی بێئومێدیە و لە ڕووی دینیشەوە لەسەر تەکەوێ و هەندێک مامۆسای ئاینیش دەڵێن لەوە چی لە قیامەتیشا بۆ نمونە خوای گەورە سزات بدا. بۆ لەبەرەوەی تۆ گەشتیتە بێئومێدی، تۆ ئومێدێکت بەخوا نەبوو، ئومێدێکت بە ژیان نەبوو، ئومێدێکت بە گوزەر نەبوو. کەواتە دین، ژین، دەروونناسی، دکتۆرە بەڕێزەکان، توێژەری دەرونی، مامۆسایانی بەڕێز، مامۆسایانی ئاینی هەمیشە فێرمان دەکەن دەڵێن تۆ سەیریکی ئەم پەرداخە دەکەیت. ئەم پەرداخە بۆ نمونە نیوەی بەتاڵە، تەنها نیوە بەتاڵەکە مەبینە. بێئومێدی یانی تەنها نیوە بەتاڵەکە ببینیت. ئەی ئومێد دەڵێن نیوە پڕەکە ببینە. ئومێد دەڵێ بیر لەوە بکەرەوە نیوەی ئەم پەرداخە کە پڕە 50 چۆلەگە تێری پێخوا، 30 کۆتر تێری پێخوا، 6-7 بۆ نمونە قاز لەواجە تێری پێ بخوا. هەر ئەمە بۆ نمونە لەوا چێت 300-400 من ئەڵێم 500 تۆ بڵێ 1000 بەس مێرولە لەواجە تێری پێ بخوا بەو ئاوەی کە تۆ بەکەم ێزانیت. ئەتوانی ئاگرێکی گەوری پێ بکوژێنیتەوە، ئەتوانی بیکەی بە ئاگرێکا کە لەواچێ یەک بینابس و تێنە بەڵام لە سەرەتا و تۆزە ئاوە بیکوژێنێتەوە. ئەتوانی سیارێکی بۆ نمونە پێ تۆزە سارد بکەیتەوە، ئەتوانیت بۆ نمونە برینێکی زۆر گەورەی پێ سارد بکەیتەوە کەم تا زۆر. کەواتە مەبەستم لە چییە؟ ئەوە من و تۆین تەنها نیوە بەتاڵەکە دەبینین. بۆیە بێئومێد بوون سەیکردنی نیوە بەتاڵەکەیە. لە ژیانتانە قەت بێئومێد مەبن. دایکت، باوکت، خوشکت، برات، مەکتەب، قوتابخانە، هەر هەمووی گەلە کۆمەد لێ دەکا. بێئومێد مەبە لە ژیانە. بێئومێدی واد لێ دەکات هەنگاو نەنیت. بێئومێدی واد لێ دەکات کە توانای خۆت نەخەیتە کار. کوڕە جوانەکان کە تۆ بێئومێد بووی کەواتە وای لێ دێت بیر لەوە ناکەیتەوە دەوری دووەم کەوتنەکانی خۆت بخەی، چاکەیتەوە، سفرەکانی خۆت پڕکەیتەوە. بێئومێدی واد لێ دەکات لە کاروان دواکەوی. بێئومێدی وا دەکات کوڕە جوانەکانم ئەی ئەوە زیزانی کە سەیری پەروەردەی دیمەن دەکەن ساڵی لە تەمەنت بڕات. بێئومێدی ساڵی لە تەمەن دوات دەخات، ساڵی لە ژیان دوات دەخات، ساڵی لە هاوڕێ و لە برادەرەکانت دوات دەخات. کەواتە ئێمە بە پەروەردەیەکی زۆر باش و چاک دەمانێت بە هەمیشە گەنجەکانی خۆمان فێری ئومێد بکەین. کۆتا قسەم پێش ناوبڕەکە ئەویش ئەوەیە کە بێئومێدی کەوتووەتە سەر خۆمان. کەسێک ناتوانێت بێئومێدی لە مێشکی منا بچەسپێنی ئەگەر خۆم دەرگای بۆ نەکەمەوە. دایک، باوک، خوشک، برا، حکوومەت، تەلەڤیزۆن، رادیۆ، سەتەلایت، ئەنتەرنێت، هاوڕێ تا بەختیار دەرگای بۆ نەکاتەوە پێغەمبەر بە پێغەمبەرایەتی خۆی هەمووی دژایەتیانە کرد. تەنانەت هەندێک لە مامەکانی خۆشی، کەسە نزیکەکانی خۆشی بە شێت و بە گێرە شێوێنیان لە قەڵەمەدا، بە جادوگەر لە قەڵەمیانەدا، بەڵام چونکە خۆی مێشک و دڵودەرونی بڕیاریدا بوو، ئومێدی بە پەیامەکەی خۆی هەبوو، پرۆگرامەکەی خۆی هەبوو، هیوای هەبوو بەم وڵاتە، ئێستا 1.5 ملیار لەسەر ئەم گۆی زەویە وا بەرەو 2 ملیار خەڵکە ئەچێت فۆلۆوەری ئەم بەندەی خوایەیە 2 ملیۆن کەس بە دوایە دەچێت لە ئەنجامی چی؟ بێئومێد نەبوونی پێغەمبەر درودی خوای لەسەر بێ. کەواتە تکایە دەرگای بێئومێدی لە کاسەکانی چواردەورت مەکەرەوە، دڵنیام ئومێد لە ناخی مرۆڤەکان هەر هەیە.